لەبەرەوەی ساڵی ئایندە دو ساڵی خۆلی پەرلەمانیە زۆرێک لەو پرسانی کە ماوەتەوە پێیوەستن بە پرسی هەڵبژاردن بە تایبەت یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێستاکە هەردوو یاساکە یەکیان لەلایەن حکوومەتەوە نێردراوە بۆ پەرلەمان ئەوی ترشیان تەنها دەنگدانی ماوە ئەمە دوو پرسی گرنگن و جێ مشتمەڕی هەموو لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانی ناو پەرلەمان هەروەها پێکاتەی هەڵبژاردننی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە وژدی سانەوە پرسێکی ترە و ئەو ستافێکی ئێستا هەیە بە پێی یاسا تا مانگی نوبەیان هەیە بەردەوام بن بەو پێەیە لیژنەیەک پێکێنراوە لە پێوترێ لیژنی شارەزایان لە پەرلەمان بۆ هەڵبژاردننی ئەندامانی نوێی کۆمسیۆن ئەم پرسانە گرنگترین پرسەکانن کە ئەتوانم بڵێم مشتمڕی نێوان لایەنە سیاسەکان دروست ئەکەن و زۆرێک لە لایەنە سیاسەکان پێداگیری لەسەرەوەکەن کە هەڵبژاردن دەبێت لە کاتی خۆیان بکرێ دیارمە مەسم لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا و بڕیار واشە تەوەجوهەکان بۆ ئەوە بڕات کە پەرلەمان لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانە پێکەوە لە مانگی چواری ئایندە ئەنجام بدرێت و دوا بڕیاریش بۆ زۆرنەی پەرلەمانە کە بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکە دوای پشووی هاوینەیە دانیشتەکان دەست پێ بکاتەوە و پرسانە لە ڕێدەنانەوەی لێ بێت.